ئێمە وەکو گەنجانی بناری قەندیل ئەم شەو هەساین بە ئەنجامدانی گربوونەوەیەک بەرامبەر ئەو زۆرداری و ئەو دەستدرێژەی کە دەکرێتە سەر خاکی هەرێمی کوردستان ناوچەی هەفتانێ. ئێمە بێگومان لە بەرامبەر ئەو زوڵم و زۆرداریە و ئەو هێرشەی کە دەکرێتە سەر بەشێک یاخود چەند بەشێک لە خاکی هەرێمی کوردستان ئێمە ئەو هێرشانە ئیدانە دەکەین وەکو گەنجانی بناری قەندیل هەڵوێستی تونمان دەبێت بەرامبەر بەو داگیرکاریە کە تورکیا و ئێران بە تایبەت دەیکەنە سەر ئەو خاکەی هەرێمی کوردستان. ئێمە چی پێویست بێت ئامادەین لە پێناو خاکی خۆمان لە پێناو ئەو زۆرداری کە دەیکەن ئێمە هەڵوێستی تونمان دەبێت لە ئێستا و لە داهاتوشدا ئامادەین بە هەموو شێوەیەک بەرەنگار بینەوە هەڵوێستمان هەبێت. بێژی بەرخۆدانە عەفتانێ، بێژی بەرخۆدانە عەفتانێ، بێژی بەرخۆدانە عەفتانێ، بێژی بەرخۆدانە عەفتانێ.